خۆتان دەزانن منەوە 17 ساڵ و نیوە لە تورکیا نوێنەرێکی نیشتیمانی کوردستان و نوێنەری جەنابی مام جەلالم و ماوەیەکی زۆر لەوێ ئیش و کاری زۆر باشمان کردووە لە پەیوەندیەکانی بینی کورد و تورکیا بین یەکێتی نیشتیمانی کوردستان و تورکیا بینی باکوور و باشوور بین یەکێتی و حیزبە سیاسیەکانی کوردستانی باکوور. خۆتان دەزانن لە ماوەی ڕابردوو ئەزمەیەک دروست بوو لە سلێمانی، ئەزمەیەکی سیاسی کە ئەو ئەزمەیە هیچ پەیوەندیەکی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە نەبوو، بەڵکو زیاتر هەڵەی خۆیان بوو. پێشتن ڕۆژێک ئاگاداری بنیان کردەوە لە وەزارەتی خارجیە کە ڕووداوە ئەو ڕووداوە دیارە لە منتیقەی ئێمە لە منتیقەی نیشتیمانی کوردستان ڕوویداوە. ئیتر ئاگاداری ئەویان کردینەوە کە ئەوان نامرتاحن لەو سیاستەی کە لێرە لە دامدەستگاکانی ئەمنی. دیارە مەسەلەکە وای لێ هات کە بۆ مای ئەوەی کە ئۆفیسەکەی یەکێتی لە ئەنقەرەدا بخرێ و داواشیان لەمە کرد کە لە ماوەی 3 ڕۆژ کە مەکتەبی یەکێتی نیشتیمانی کوردستان دابخەین. ئێمەش پێمان گوتن ئەو لە علاقاتی دیبلۆماسی و سیاست زۆر جارەوە شتیوان ڕوودا. کاتی خۆشی لە بیرتانە لە 2003 کاتی کە سەربازەکان لێرە بوون، جێشی ئەمریکی هاتن لە سلێمانی جوانیان خستە سەریان، بەڵام ئەو کاتی بە حکمەتی جەنابی مام جەلال و بە هیمەتی هەموو لایەک توانرا کێشەکە بە شێوەیەکی زۆر هێمنانە چارەسەر بکرێ و لە بینی دەوڵەتانیش بەڕاستی زۆر جار شتیوان ڕوویداوە، بەڵام زۆر دەوڵەت هەیە بە شێوەیەکی زۆر هێمن و لەسەرخۆ و بە تەریقەیەکی دیبلۆماسیانە کێشەکان چارەسەر دەکات، بەڵام ئەو جاریان بەداخەوە تورکەکان تۆزێک بە شێوەیەکی زۆر دیبلۆماسی وشک کارەکەیان ئەنجامدا. من پێم وایە تورکیا زۆر بە ئاشکرا لەگەڵ ڕێفەرەندوم نییە، دژی ڕێفەرەندومە و دڵنیاشم لەوەی ئەو ڕێفەرەندوم لە 25 نۆ ناکرێت.